لە کەعبەوە بەڕێکەوتین بوراق چەشنی پەروە نەبوو فەڵەستین ڕێزی پێدرا و قودس سەفارەتخانە بوو لەوێ ئیمامی نوێژکەری سەرجەم پێغەمبەران بوو ئەی ڕێبواری میعراجی دوور ڕێگات بڕی ئاسمانەکان بەبێ سنوور فریشتەی نور کۆتا سیدرە و بەیتی مەعموور عەقڵی ئادەمی پەی نابا بە ئەو گەشتە ئاسمانیە ئابە و ڕێز و میوانیە بێ تەصدیقی ئەبوبەکر تێناگا بەو ئاسانیە بە میعراجی ڕێز و شکۆ چوویتە خزمەتی خودای باری بۆ سەرزەوی هاتیتەوە نوێژت هێناوە بە دیاری تا میعراجی ئیماندار بێ پاشی خۆت بۆ یادگاری کاتێگەشتی میعراجی تۆ لە مەککەدا بوو بە هەواڵ بتپەرستی باوەڕ بەتاڵ قەبە و زل و عەقڵ مناڵ بەتوانجی تاڵ لێت کەوتنە قاڵ تا ئەوانەی باوەڕدار بوون ملکەتی پەروەردگار بوون وتیان هەرچی بڵێ وایە چونکە پێغەمبەری خودایە